گرچی وێڵی دەشت و دەرم گەرچی بێت تۆ ئەمرم فریشتەی ئەو دنیای من ئەبێ لە وێنەی تۆ بم گەرچی وێڵی دەشت و دەرم گەرچی بێت تۆ ئەمرم فریشتەی ئەو دنیای من ئەبێ لە وێنەی تۆ وێنەی تۆ دڵم لەم دنیا لە داخی تۆ ڕەنجا لە گشتەڵم بەهۆی تۆ سەرگەردان نەما هێز لە ناو دەستم دڵم لەم دنیا لە داخی تۆ ڕەنجا لە گشتەڵم بەهۆی تۆ سەرگەردان بووم نەما هێز لە ناو دەستم گەرچی وێڵی دەشت و دەرم گەرچی بێت تۆ ئەمرم فریشتەی ئەو دنیای من ئەبێ لە وێنەی تۆ گەرچی وێڵی دەشت و دەرم گەرچی بێت تۆ ئەمرم فریشتەی ئەو دنیای من ئەبێ لە وێنەی تۆ وێنەی تۆ باشتی ئەو دنیای من ئەگەر چی بێناس دارم بە من چی فریشتە و خۆری ئەگەر تۆی تیا بەدی نەکەم باشتی ئەو دنیای من ئەگەر چی بێناس دارم بە من چی فریشتە و خۆری ئەگەر تۆی تیا بەدی نەکەم هەر بژین بەڕاستی خۆشنەوە گۆرانیانە